دەم باش تەماشاوەنی گەلێکێژە گەلێکی بخێر بێگومان تەوەرەمە ئیرۆژی تەوەرێکی تایبەتە ئەوژی تەوەرە گەلێک ئاراسان بەگیریدایە و ڕۆژانە خەڵێکی تادی بەحسێ گەلێک ئاراسان کردیە جودا جودا جبەر کو هەموو مەت چارچوبێ تەوەری ئیرۆدا کۆمکرد ناوژی قەیرانên هەرێما کوردستانی چاوەتیە چارەسەرکردنەوەن لە هەرێما کوردستانی زۆر جار بەحثێکردن قەیران هەنە قەیرانە سوتەمەنیەیە قەیرانە کەهرەبەیە قەیرانە ئاڤێ هەیە قەیرانە پارەی هەیە یا موچەی هەیە قەیرانە عەدالەتێ هەیە قەیرانە دادپەروەریە هەیە قەیرانە وەکەڤیە هەیە قەیرانە حزبیکردنە دام و دەستگەین حکوومەت هەیە قەیرانە لەکتێنەگەشتنی هەیە قەیرانە ناوچەگەریە هەیە قەیرانە گەلێک تشیندی هەیە قەیرانە شەڕ هەیە نا هەرێما کوردستانی ڕوبەرۆی بێتەوە گەلۆف قەیرانە چاو بێنە چارەسەرکەنج بۆکو هەرێمێکی سەخڵەم بەقەدەر ئەو قوربانیە vê هەرێمێدای خەلکی هەرێمێ بخۆشی و بکامەری و وەکەوی چارچوبێ vê هەرێمێدا ببەختەوە دوورش قەیرانە بژیت عقل ئیدارەکردنا وڵات چاوابە و چاوە پلانێ دوانگەن ئەساسیە بنج بۆکو قەیران ئێدی بدیمایی بهێن بەڵە بەرزان قەیرانەکانی هەرێمە چونەتی چارەسەرکردنیا لە هەرێمی کوردستان بێگومان زۆرجار باستەوەیە کە قەیران هەیە قەیران لە زۆر ئاراستەوەیە لەوەی زۆرجار چاودێرەکان باسەکەن کە ئێستا کە فعلەن قەیرانی دارایی هەیە نەبوونی موچە هەیە قەیرانێکی ئەمنی هەیە کە شەڕ هەیە لە ناوچەدا بەراورەکانی هەرێمی کوردستان قەیران لەوە هەیە کە لە نەسیاسیەکان تا ئێستا نەتوانیوە بە عەقڵ و ئیرادەیەکی هاوبەش خزمەتی بەرژەوەندەگیشتەکانی خەڵک بکەن وەکو خەڵک وەکو چاودێرەکان ئەڵێن قەیرانی چونیەتی ئیدارەکردنی وڵاتە ئایا لە ئیدارەکردنی وڵات هاوبەشێکی ڕاستەقینە هەیە ئایا هەموو لە نەسیاسیەکان پێکەوە هاوڕانە پێکەوە نەخشە ڕێگایەکی چونیەتی ئیدارەکردنی وڵات هەیە یان لەوەشە حەزبایەتی کام زیاتر سەیتەرە هەیە کام زیاتر جنگەکان بەڕێوە بان قەیرانی ئەوەی باس لەوە کرێ مەسەلە کومەڵاتیەکان مەسەلە لێکتێنە گەیشتن مەسەلەی گەندەڵی مەسەلەی دەستێواردانی حەزب لە کایەجیاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و سەیتەرەکردن لەسەر هەموو جنگەکان مەسەلەی چونیەتی تەعاملکردن لەگەڵ پارچەکانی تری کوردستان ئەو تەحەدانەی ڕۆبەڕووی کورد ئەبنەوە بەشێکی گشتی قەیرانی ئەوە زستان هات قەیرانی سوتەمەنی بنزین لە سلێمانی پێشەندی قەیرانی غاز بووە لە پڕێکەوە لێرە و لەوێ قەیرانی ئاو و قەیرانی پێداویستی ڕۆژەکانی خەڵکی کوردستان دروستە بێتەوە چی بکرێت بۆی ئەم قەیرانە نەمێنێت چی بکرێت بۆی ئیدارەیەکی بەهێسە بێ لە کوردستانەکە فێرن چونیەتی ئیدارەکردنی ئەزەمات بکەم ئەزەماتانە کەمترین زەڕەر لە خەڵکی کوردستان بدەن نەک لە پڕێکەوە ئەزمێک دروست بووە سەیکە بڕۆ ناو بازار بڕۆ شوێنە گشتیەکان بڕۆ کافتەریا شوێنێک بچی خەڵک پڕە لە قەلق لە ژیانی داهاتویان قەلق لە ئەمڕۆ سبەینەکە چی ڕوادا لە پڕێکەوە ظروفێکەکە پێشەوە لە پڕێکەوە دواتر گەلێک جەرگێتەوە ئەنجامە بەتێبێتەوە ئەحزابانەی کە ئیدارەکردنی وڵاتەکەنەوە لەبەر ئەوە کە کاتی خۆشەکان کە کاتێک هەموو شتێک هەیە دێن ئاڵێن ئەوە بەرهەمی بیرکردنەوەی خۆمان و بەرهەمی سیاسەتی خۆمان و بەرهەمی عەقڵی خۆمانە لە کاتێکە کە قەیرانێک دروستە بێ ئەم حزبانە وەکو لە ئێعلامەکانیش ئێوە خۆتان نەبینن ڕاکەن ئەو ئەلێ ئۆباڵەکێ ئەمەیە ئەو ئەلێ خەتایەوەی هیچ کامیان ئامادەنی نەبچنە ژێر پەرپسەرەتیەوە لە کاتێکە خەڵکی کوردستان زەڕەرەکە چۆن قەیرانەکان ئەزەمات ئیدارەی ئەزەمات بکرێ و چۆن ئەم ئەزەماتانە بە کەمترین زەڕەر لەسەر خەڵک بشکێتەوە من لە خزمەتی بیرۆ بچوونەکانی وەدام بڵێ بەرزان لە پێنجوین یەکەم پەیوەندی فەرموو الو کاتۆ باش سەر چاو مرحبا باشیت وەڵێ کای بەرزان فەرموو ئاگاشم لە تەوەرەکە نییە نازان لەسەر چییە بەڵام من یەک داواکارێک مێ لەسەر پێشمەرگە بڕۆم ئەگەر ئیجازەم بدەیت ئەنی تۆ لەبەر تەلەڤیزیون نیە ئێستا وەڵی تەلەڤیزیۆنمان لایەنێت یەکەوە تاکە بە تەلەڤیزیونی چۆن نازانی چۆن تەقیمی بەرنامەکەیەکێ قسەکانی خەڵک بەڵێ شانست هەبوو لە پڕێکەوە تەلەفۆنێکی وتی حەسڵ بەیانە فەرموو قسەی خوب بکە وەڵی لەسەر پێشمەرگە ئاڕێن بەڕێزەکەم ئێمە دوو ماگە معاشمان وەرنەگرتووە وەڵی معاشمان نییە ئەوە حاڵی پێشمەرگە ئاوایە من داواکارم لە سەرۆکی هەرێم لە وەزیری پێشمەرگە لە سەرۆکی پەرلەمان لە هەموو ئەندام پەرلەمانەکان کە ئەوان ئازان هێزی پێشمەرگە بنێرن بۆ کۆمانیە بەڵام ئازارین کە موچەی پێشمەرگە چاپکەن وەڵی دوو ماگە معاشمان وەرنەگرتووە پێشمەرگە هەیە قەسەم بخوا ڕۆژە بۆ کۆمانیە خوا ئەگەدارە پارەی قەرز کردووە ئەتێ بۆ دەرەولا پارە قەرزەکە نانمان نییە ئاومان نییە شتمان نییە معنای نییە داواکارم لە هەرێمی کورد لە سەرۆکی هەرێم لە وەزیری پێشمەرگە لە هەموو کەواتە مەشی بەشێکە لە قەیران بەڵێکی مەشی بەشێکە لە قەیران بوو موچێ پێشمەرگە لە کات و ساتی خۆیان نادرێ بەڕێزان ئێمە هیوادارین ئەوەی پەیوەندی بەرنامەکەمانەکە لە بەرشاشە بێ جێ لێ بێ ئاگادار بێ تەوەری ئێمە لەسەر چییە ئاگادار بێ ئەو کومنتانەی لەسەر شاشە لەرەی پەیجی NRT-ئەوە دێن خەڵک چینەکە قسەکانی خەڵک لەسەر چییە تەوەرەکەی ئێمە لەسەر چییە تکایە بەجددی تەعامل لەگەل تەوەرەکان بکرێت بۆی سەرنجی خۆتان لە جێ خۆیدا بێ و بگا بەڵێ هاکام لاو لێرەوە ئێوارە باش ئێوارە باشتر مەمنوو زۆر سپاس دەکەم فەرموو
کاکە قەیرانی دارایی ئەزانێ بە ساعتوە لە بە دوو هۆکار هۆکاری یەکەم لە بە نووری مارشی هۆکاری دووەمیشە بە عەبادی بەداخەوە پەیوەندیەکەی پچرە ڕێبار لە چەماڵ دەستخۆشی بەرنامەکە لێکم باڵێ کای ڕێبار سەرچاوم علی دەستخۆشی بەرنامەکە لێکم گەلێک سپاس کەناڵەکەتان باڵێ فەرموو سپاس من داواکاریم لە حکومەتە هەیە بەڵێ میوادار پێیانە ئەوەنە دووبارە نەبێتەوە چارەسەرێکی بۆ بکرێت ئێمە ژمارەیەکی زۆر دەچوونە شاری چەمسەماڵەوە لە 2011 تەخەڕوتمان کردووە ئێمە قسمەکانی عەرەبی و کوردیمان تەواو کردووە ئەم وڵاتە وڵاتێکە کە کورد و عەرەبی تێدا ئەژێ هیچ حسابێکمان بۆ ناکرێ من داواکارم لە حکومەتی هەرێم ئێمە ژمارەیەکی زۆر گەنجین کارمان نییە ئێمە پیشەیەکمان تەواو نەکردووە تا بچینە بازار من داواکەم با ئێمەش نەچینە بەرەکان با ئێمە خزمەت بەم وڵاتە بکەین ئێمە داوای خزمەت دەکەین نەکو داوای شتێک ئیشەڵڵا شتیواش نابێ نەک شتێک بکەین کە خزمەت بەم وڵاتە نەکا ئێمە ناچارین وامان لێ هاتووە شتێ بکەین خزمەت بەم وڵاتە نەکا من داواکارم ئەم جارە بەرنامەکە تایبەت بێ بە دانەمەزراوان بەڕاستی ئێمە لە ماڵەوە بێزار بووین شتیانمان ولا بارزة مسألة دانا مزرعة أو شيء كلا قيرانا كان خليك تخرجها كهجدة صال 20 صال هي قال إيجار تأخيرها بزيادة ل 20 صال أخويني لما لا وداني هي چندين صال دانا مزرعة لا هرمي كردستان شمو اعتمادي درجان لسراوية لكرتي جشي دا مزرعة تا چند جنا قال رش كرتي تايبتيش جرينجي بدري أم خلكه بخرته بارجيوازه كان وبكرته خلكي كي برهم هنر نك خلكي كي مشاخر وكوزور جلالين لدائرة كحكومي وظيفة 20 كس لسراوان بري وبن لكاتك بيوسي بيك فرەیە ئەمەش بخۆ قەیرانێک نییە بەڕێەوە ڕاستی لە کوێیە باشکا کاکار گەلێک سوپاس کاکار هەیە لەو کوردستانە خەڵکەیە پێشمەرگە یەک غورفەی نییە بستە ناوی بەرپرسەکانی هەموو پێشەش قەسر و قسوور و ڤێلا و بەرپرسێ لە گوندەکەی خۆی قەسر و قسووری کردگە بێەوەی بستە ناوی ساڵی دارێک ناتێت لە شیواشۆک لەوانە کردویادا بێەوەی بستە ناوی فەقیریش ئەو هەیە کاکار هاتو دارایی کی ئەوە حەقە کەی ویزانە کەی یەکسانیە کەی دیموکراتیا کابراشە حەوت خەسر و قسووری هەبێ پێشمەرگێکی یەک غورفەی نوێ بستە ناوی زۆر مەمنون کاکە مەسەلەی قەسر و قسوور و ڤێلا و ئەملاولا و دەوڵەمەندبوونی بەرپرسەکان خەڵک ئەمەش بە قەیران نەزانێ بەڵێ کاک ڕزگار لە سلێمانیەوە کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم کاکە گەلێک سوپاس دەکەین سڵاو بۆ NST بەڵێ سڵاو بوو بەڕێستان فەرموو بۆ کاک شاسوو بەڵێ سڵاو بۆ کارمەندەکانی بەڕاستی کەناڵێکی زیرەکن بەڕاستی کەناڵێکی زۆر بێلایەنن ئێوەی لاقەتان بەسەر هیچوە نییە خۆمەزانم من داواکارێکم لە حکومەت هەیە هەرچی عەرەبە لەم کوردستانە دەریکە عەرەب دەرکەن حکومەت لێتە پاڕێمە بەس عەرەب دەرکەن ئیشان نێڵاوە ساڵێکە 150 نییە ئەچم بۆ شوێنەڵە عەرەب هەیە ئەمە عەرەب تعین نەکەین حکومەت بۆ کوردەکە تعین ناکەی بۆ بڵامان لێ هاتوو بڕێن سوابکەین بەخوایش نەماوە داواکاریم لە حکومەتی هەرێمی کوردستانێ ئەم عەرەبانە دەرکەن عەرەب من نین ئێمە بێ لەنا هەمومانە برای یەک بین عەرەب برای ئێمە نییە عەرەب دەرکەن دەستخۆشی بەرنامەکەتان لێ بەڵێ مەش بخۆی ئەزمایەکی دیکە ئەو تەزەخمە لاجایکە لە هەرێمی کوردستاندایە بە تایبەتی مەسەلەی عەرەب هاتن ئەوان کورد کۆمەڵێک لە کۆمەلگای کوردی بێگومان ترسیان هەیە لەبەر تەجروبەی ساڵانی ڕابردوو کێچیان بەسەری کورد هەیە کە کورد لە جۆی بۆ کە کورد ئەوارە بۆ یەکسەر چوتە شاخەکانە نەچوتە فەللە و جەور و مادی و مووسڵ بەهەرحاڵ ئێستا بەشێکی تر ئەوان هەمووی لێرێنە بەڵام کورد ئینتیبای لەسەرەوەی چون ئیدارەکردنی ئەم ئەوارە نەبکرێ ئایا بە شێوەیەکە لە هەر کەسێ بخۆی هەر شوێنێ بکرێ و لە هەر شوێنێ دانیشێ ئەوان دەبێ کۆ بکرێنەوە ئیدارەیەکی بەهێزیان بکرێ بەڵێ کێمان لەگەڵە هەردی لە کەرکووک بەڵێ ئەم کاتە باش کاک هەردی سەر چاوم نەمزای تەوارەکەت لە سەرچینە تەوەری ئێمە لەسەر قەیرانەکانە بەشێکی گشتی تو ئێستا لە بەردەم تەلەڤیزیۆنی وڵی منە مێ لەسەر پێشمەگە قسەکەم ینی تەلەڤیزیۆن نەبینی ئێستا کاک هەردی بەڕێستان نا وڵی هی چون تەلەفۆنشت بەدەستکەوە چون حەسر کە لە کاتێکە نازانی تەوەرەکە ڕقەمەکەتان هەم نایە لەبەرەوە بەڵێ ڕقەمەکەتان ناڵاتنا مێ لەسەر پێشمەگانی قسە بکەم بەڵێ فەرموو ئیتر نەفسی شت پێشمەرگی پێشتریش بڵێ من وەک پێشمەرگەی شێشەتی پێشمەرگی یەکێتی بەڵێ من نانە پارتی
کە من خۆم لەناو وەزارەتی پێشمەرگەم بەڵام پارتی یەکێتیان پێشمەرگەیەک پێشمەرگەیە تو شەڵێ تر باڵ فەرموو مەسڵ بەزانین لە ماوەیەکی ماش پێشمەرگە 200,000 زیادەکە ئەمەیە بڵێن بە هەموو پێشمەرگەیە باوەڕ بۆ قسەیە نەکەن چونکە ئەستی درۆیە بەس پێشمەرگا لە خەڵەتێن بەڵێ بەس هیوادارم هەموو سەردانات و بڕات و ماخۆیان کازانی بۆ من خۆم ناو وەزارەتم ئەزانم چی ئەکرێ و چی ناکرێ کەواتە بەڕێزان پێشمەرگە هیوادارم بۆ ئەڵ لە خەڵەتەیە کەواتە مەش بەشێکی ترە لە قەیران پێشمەرگەی پارتیم و یەکەتیمەوە نزان فلان حەزب و بێوان حەزب کەواتە تا ئێستا لە کوردستانە زیاتر لە 20 ساڵە نەیانتوانیەوە هێزێکی نیشتیمانی هاوبەشە بێ سەربازەکان پێشمەرگەکانی کورد بە شێوەیەک تەوعیە بکرێت کە من پارێزەری ئەم وڵاتەمە ناڵێ من سەر بە فلان حەزب و بێوان حەزب ئەمە زۆر جار بێگومە لەم بەردەمایە پێشمەرگە خۆی شادی لەسەرمادا ئەڤین لە هەولێرەوە ئێوەرە باشتر یاکە هەکار ئێمە تەوارێتدا جێ خوددایە بەس تەوارێتە زۆر جەراف تەوارە هاتیتە خۆرێ ji ber ku qeyran dîv qeyranê tên tivge bête xwarê hindek tewarê tên ji ber ku babetê germê roja wê ne berdem em dubara dikên asayî ye همه قیران بیچاره سر من کس برسان عمری کس تنان عمری همه کس هرم و کردستان بله احتمال هنه سینیاتی آدیده اما در بدری آواری آدیده بس بلا اما کمل کجیه نبینیم بلا ناموس ما نکویده دست تکداران داعش بلا نکویده دست عربکی بلا هم هشتیاری زمان خوب بین سر کنال راگاندن و کد بینن همون کس گوه خود داده نه هرم و کردستان تنه ام دبی همون حول دم پیشمرگی ما قارمانه بجیتن نسا سنورا ام حول ندم بحثی معاش بگن همه تیرن چه مالی هستی معاش نبی هم معاشش هم مانگادن هنا ترنينا هنا مالاي هرن فردنا شرعي هنا بدينار البريكاوي دنا هرا سي معاش سيفا معاش ينهاتنا يعني احتمال زكي برسي زكي تير هالي برسي نبي بس بحقيقتك والله هم خلق كثيره بارحال خلق ازاده و قيران اشد بن و قيران اللي تشوا يعني قيرانك دروز بيسر حسابه قيران 20 قيران ديجي دروز كان جبركو بيجن قيرانك اتا چان گرنگه اداره کا منطقی زانستیا تکمه بید بو اداره کرنا وان قیران نمینن اکه بمینن زور کمی بمینن گناه خلکی چی قیران دروز بو توشی 1000 قیران دی بیت کرن تا چان گرنگه پیش وقت پلان که به حسابید جبو قیران نه دروز کرن خریب بختواری بجید جه که شر هر کس زانه کرد لبر خدانه که یا گلک نبردی دایا و پیشمرگه شهید که و برخود دا و قهرمانه شرط که لدناف دا گلک ازمت دیانه حتی لاین سیاسیین اداره ویولاتیت کن زور ترین جار هفدو تومت بارد کن تو سببی نظام چو حتی داوی یعنی بو هیچ ویولاتی پرو بد خنا که تبر پسید بر هندکو قیرانه که بس بو برفراهی همی کس تدید و کو عم جوزي اس اخر برهمه منه ويها برهمه منه نظام چو حتی داوی والقیرانه دا تومت بار کردن هفدو احمد كايك احمد فرمو سر چاو باز ممنون وتمام قيشت 6 ساعه لو اراخي روجكم بخوشي زيان نبر تسري اي افين خان لهوليرا وعلي لكردستان هيك كاسي تينو برسينيا زور وكاميران وبختور برزم من جنزي كان اسم بيستو 2 ساعه ليك شويني شكا ايش جندري عن كرديه في حفله بحرزاني ايش دكا او بنو سطن زاري ايش دكتير سبي ساعتين تلدستان تانوي تا ششي بياني تا ششي جوارا صعيب اب من دالا كريتي تا سطن زاري كريده ده 900,000 دينار كيدا حظ من دالي هي بيشتدو صار لشوين خدمتي كابريك كاد ولا شي برو عرب بهرزان تلبس 900,000 شكا اي او فقيريني او نبونيني يا بريزم اخوز كثير عقيل خلشي فقير ونبونيه بله لا قلازي بيونديك ما لقله فرمو بله ولا برزان ما بس يرمي كردستان كان يرمي كردستان مسألة قيران زور جار هولاتيان بس قيران كان قيراني سوتمانية قيراني غاز قيراني تر كهرباء قيراني جراني نبوني بازار قيراني ايدي كلكاتي كبروبومي جود كراني يرمي كردستان ديتا برهمي كشتو كالو برهمي رانج دومان دبونيان لكاتي كجلي كان كأول لبازار ساخنا بيتا ولا بروا لدرا وزور شت ديتا ناو مسألة كنترول كردني بازار مسألة اوي او تضخم لا جاي كلهرمي كردستان هيا زور ارسيتر زور خليك بردام قليل ما ناكا چی بكي كفعلا كردستان اداره كردني كي زور بحسابه كازمتكان ام ازماتني لسر كردستان يتر خليك كمترين ضرر يعني هبه نك بمشي به هر ازمه كي بچوكي شطرنج دناوه لسر جاني خليك به بله شانو لا الله هم كاتب باش همو كاتيك دستخوشي برنامجك عليكم بله
من وەکو کچە شەهیدێک کە دوومان بوو باوکو ئەنفال کراوە داوا لە هینەکەم ئەم قەیرانە بە هیچ شێوە چارەسەر ناکرێت لەبەر ئەوەی یەکەم شت هۆکاری گرانبوون و بێپارەی و بێمەعاشی ئەیگەڕێنەوە بۆ دروستبوونی گۆڕان و پارتی بەیەکەوە باشە گۆڕان تا نەچوو بۆ حکومەت تا پارەی نەدی بوو تا دۆلاری نەبینی بوو بۆ لە کەناڵەکان باسی مەعاشێ کرد و باسی فەقیریە کرد و باسی تەنکەرەنەوتێکە ئێگە ئێستا گیرفانیا پڕۆیا ئەلە فلس على فلسي في ألم حتى دولاري نبيني بو باباسي باري كردو دا هاتي نود بشي همي أكاتو هي كاميري تشاودري بشي هناك أي بوتي إسا على فلس كعلي حمد صالحي بو إسا بيدنگا كدولاري بيني كشوكر بمسا كشوكر بنوك بلوتا باشا بوتي بيدا ولا دلشال دوك يتقلمي كريمكي هلو كاك هدوار دم باش دم باش شواني باشي قال لك سباس كاد دلشال كريمكي كاك قالت خود بشم چه قيرانين ما برقك هدنته دا افكاره برنامج قيران برا ده هر خود قتينت او قيران وقتی خوينا پشمرگه ما مرد او قيران وقتی برك عربك داعش بيس يهرمي بتداخل كردستان دا او قيران صباي كردستان دسته چپلگی وگی داعش بچد خلقی مبرانه بد قيران عيب ابو خلقی بله قاعد شات لي بله ديت مروبي دهبت فترك ديت مروبي نابت ده بالمال اخو انا جمروبي مبلسه انا جمروبي تيره تظني بلا خلقي ما نبشت كاخذ بلا مشبيق قيران نافا داعش بيز درخت ابرجا بتشمرجي منيتك وشتم سلامتي بن ما تشنبت دقتت افايفانا هيفا قادي بابو بابيلدنا شباب سيارات هاتنا شلون شباب وقتي بحاشب دواره هسبا شلون هاتن بلا امشي بقتنا شقا وقتي بدمن بله با قاعد دلشال زيادة قصبك بله تمام تظني ويا دويجي كتي ورجع هني بشت بارتي هوكر طياره هوكر هم دبرنا هم هر دبرا بيكنا ناكن والله طبعا ده كيف هذش مني ميت بله اخر كيف على باب ميت بله قاعد اخر مسألة كأفية بيشتر جند بونو بيشتر صدام بحسي بونو بيشتر نظام كي بونو نو كداعش انه مسألة كردان كرج بركو جهة الكفتيا كردان جيوبوليتيك استراتيجيك جيو ايكونومي دفرا كردان دفرا كزنجين وزيرين ودولمنده دائما شافن هر كسي كل سرن دفرا روشالات نافين بتفاهي دائما قيرانا دايك قيران جدا من قيران بوتنا درس كان هيج نبيت صديسي چلا اسلحه ولاتين پیش كفتي تكرن بقوت بقينن ابا حقيقتك لي كرد بو حتى باجوان هم قيران ابدد شب كان كرد كان هذا سلطوانا يا حكومته احزاب عاقل مندو بيرمندو صالانه بدهان نظام بروفيسور ودكتور وماستر وحتى ضايل في ولاتي تنبرهم شبيت كرن عقلك نخشريك اداره كرنا ولاتي دهمو ارسطان دباويك بتدانين كو خليك يمترين زرر بكدلفان قيرانان خليك بجيت خليك يترجانا خلكي تامين بيت هيزك اجتماعيه بحيث بيت اراده سياسيه بحيث بيت مشكله الفيدايه بله همل شاري سليمانيه كاي كيم فرم كلام كاتو باش كاغا كان تمرزيه مسراوي قبول كان بله كاغا من حظه كم براسي بسيارك لسرجم كوملاني خلجي كردستان كم بله طبعا تاك بتاك كمروفيك لم هرم كردستاني هذه بس يمو كتاك بسيار مان كردتا كويسا انه كاري سركي اما اويك ام قيلاني دروس كردوتشيا طبعا تصورناكم يعني اموكو هاولاتيك بونونا تاو كويسا بسيار يوم كردوش ام قيلاني دروس كردوا بالتاكيد في دلم دفلداراني كورد بتابتي براسي بن مالي بارزاني ام كارساتيان دروس كردوا لم ولاتيا كشونالي هرمي كردستان اويش بروانا كردني نوتي هرم بلام مسألة خلقاني تريش إدارة هرمي كان دنيا بارتينية أحزابي تريش ما بسمي كعالم أوان يعني ما بسمي بالصلاة داركاني خوارتري شوا بيزنا كان أيام بينهم كاغا كان سياستي براسي أجر أمانة بمشوي سياسة كان ولا تكمان أبنا قيلانك يقول وكعرض عثمان شهر سريناكا كاغا كجنوري مالكي باش أزاني بله جوار لسليمانية وكاي جوار بله خوشي برنامج ليكم كاغا كار سر تشاو ازاي شو نكاكا كرخوي قيلان كان خلق راون دروس كراون يعني قسيري عراق وكردستاني بكي لا عراق مالكي لا ريمي كردستاني بتايبتي حكومتك بدس بارتي وبارتي هم قيلان ناخذ قانون يعني براسي تايسي امانه الباتي دستور كان بلا كسا بابندي دستور نيه لا كزنا زانه يعني امتى شيء كرده يا مالكيه كرده يا حكومتي عراقيه رونيه اشكرانيه براسي
خەڵک نازانمە تا کەی چاوەڕێی ئەم سیاسەتە بێ ئەم جۆرە سیاسەتە من پێم وایە شکستێکی گەورەی بەدواوە یعنی شکستێکە خۆی نێمە سەر و سامانی دیار نەبێت چونکە بەڕاستی یعنی تۆ سیرکەیسە لە عێراقاوان پارە نییە سیرکە لە کوردستانە لە سلێمانی و لە هەولێر پێشەوە زانیان مالیکی مەعاشەکە بڕێ پارەکانیان لە باق یەکێتی و پارتی بردە ماڵەوە و پارەکانیان شاردەوە جا لەبەرەوە تا ئیستا خەڵک یعنی نازانێ بەڕاستی خەتای چی لایەکە ئایا حکوومەتی هەرێم ئەڵێ تورکیا تۆزە مەجالم بە یەک تۆز مەجالم بێ بەڵێ بەسەر چا فەرموو تۆزە مەجالم یعنی ڕاگەیاندی حکوومەتی هەرێم ئەڵێ تورکیا لە ئاتی چاوەڕێنکراوی ئێمەیان نەبوو هاوکاری نەکردین دوێنێ پێرێ ئەڵێ تورکیا هاوکاری کردوین و بەڵام بە سڕی بووە ئیساڵن گوایە پارەی 5 مانگی فرۆشراوی نەوتی هەرێمی کوردستان بەڵێ کاک جەوهەر سپاس بۆ تۆ ئەمەش بخۆی بەشێکە لە قەیران کە چاودێرەکان باسەکان چونیەتی تەعاملکردن و ئیدارەکردنی عیلاقاتە دیبلۆماسی و سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی ناوچە ئایا حەزب لە حەزب هەندێک کەس تەعاملی پێوەکەن ئەن ئەمە شێوەیەک و ئۆڕاندێکی نیشتیمانی و ئیدارەکردنێکی نیشتیمانی هەیە بەرژەوەندی هاوبەشەکان پۆڵێ نەکردن لە پێناو خزمەتکردنی خەڵکی کوردستان ئەن هەموو شتێک بۆ وڵاتێ لە پێناو پاراستنی بەرژەوەندی لایەنێکی دیاری کراو ئیتر خەڵکیش بخۆی بەم شێوەیە بێ ئەمەش بخۆی قەیرانیان نەبڕێەوە بابێ دێرەکی لە نەرویج گەلمەیە بابێ دێرەکی کەرمکە ئەلو دەم باش کەکێ هەکار هیویدارم باش من دەستخۆشیلتت کەم گەلێک سوپاس بەێ زۆر سوپاس سەبارەت بابەتێ تەیان تەوەری ئەڤروکە ئەس دەستخۆشیلتت کەم ئەکەم چینە قەیرانێ ئەس بارم وەک ڕەئیۆ من کەکێ هەکار مەوێت وەختی بدەیە من بڕاستی بەڵێ باوکی دێری زیاتر قسە بکە لەبەرەوە لە نەرویجی شەشوێنێکی دوورە ئەس گەرە کاڵم تەلەفۆنیشی طبیعی حەسن نەبوو بەس الفێرێ ئەکەر مساکەتە قەیرانێ یان وەزعی نوکە هەر بابەتە و جێخۆ ئەکە مرۆڤ نوکە سەکەتە کوردستانی داعینۆکەت ئەس باوەرم زاخو حتى خانقين هاوجا ناكد مرو بحثي قيران بكتن كاكا هكار از بارم وضعك ما هي عام بقشتي هر چا بارتي كردستان هكام مساكته بيقابل الباشور والروش آفا فيقابل يعني أما بنا مالات إنتي طبيعي نابيتن هكام مساكته سروك بارزاني وبرافا بكرفي برسنجي دشمني أفا خلت براستي أو بابتك دي مرو بينتي كاكا هكار بس الفيري ظلي مشكلة ما تشيا كاكا هكار استكي بوتا يعني بكرتي الفيري ام تير بارو ماليتين بس ام برسينا علمي وروشنبيري وزانين براستي كاكي هكار بله بابا ديريكي بله الفيري كاكي هكار وك بابتك هاتيا شاراندن مدفيت يعني وك كنالي ان ار تي اس داس خوشير بله بابا ديريكي كر كورتي بيجا و چه صعبت به جبركو دميمه زوره و دميمه تحديد كريا كرمكه بله كاكي هكار بابتك هاتيا شاراندن وك اندامت برلمان كردستاني اره وكو قصدا برنامه که هی وكو بجنه عرب آیدول از بارم وك كفاح سنجاري و فيان عباس كو قصدا في برنامه كري ادوان ظروف هذا ايكي شوان اكملوا ساكتا كفاح سنجاري وك مستشار سروك بارزانية وخلق الشنجارية سروك بارزاني بخوير سنج الشري او رابي تشتاع فان برنامه يان دولة عربية جريتن لمخابن راستي كساكي وساكو بيدا مستشار وكيدي فيان عباس کو گوتیا ام بکاره که گرین چوینا ویره کو عرب آیدول جابا مفره کری از باورم یان ام دعوا کرین از باورم افتشتی حسانینه حتی هنگ داواجی کربن هنگ میوانجی کربن ویت جاوه هنگول کردستانه با کردستانه که بریندار براستی بله بابا ديريكي بله دياردم تحديدا ماجل دوكيت جرمه سلام ورئيس بوتو برنامه دستتا ماشید کم قال لك سپاس عفو دست ماشید کم سپاس غيرو كيشا زورن او غيرو كيشان مفخوب دست خو بخود شكية اسناق المالكي مالكي شي انسان که وقت داعشي بس وقته صادي حفظه مالكي فريركه چه قیران کردستان ده هبون هیچ قیرانک نبو اده 350 دقیقه قیرانک نبو همه انسان یک پیل و ترجی بو کمپانیت خلکی جی وکری بود عالم اقتص بخود تشتینا او که اقتص جی نمایه دما گازا هرین هاتی افسلوتن قیران درست بون دما کشا مانتاین هرین بغداد درست کن قیران درست بون
قيران كردستان من برلمان من انجمن وزیر من بك او بخوبه بچن و بەڵێ ئامانچ لە سلێمانیەوە کاکە مەش فەرموو بەڵێ ئەم کاتۆ باش هەموو کاتێک بەڕێزی کاکەەوە پێش دەکرێتە خەتی وادەین تۆزێکمان بۆ درێژکەنەوە من لە خزمەتی تۆشدان فەرموو داواکەمی پێش هەموو شتێک لێکمان هەیە لەو بەڕێزەی پێشەمە تەلەفۆنی کەرشانۆخان بەڵێ بەڵێ زۆر عیبە باسی گۆڕانەکاڵێ کاگنەوە شیروان وا و ئەوانەوە توش جاوی بەرەوە توش جای بەرەوە کرێ ڕخنە تو ڕخنە هەبێ فەرموو قسەی خوب بکە ناکەی من چییە بوو ئەو عیب یعنی باسیەوە کاڵێ علە پرسەوانە ئەوان نەختی گەندەڵی ئەوانە بوو هەمان ئاشکرا کرد وا بوو یانە عنی خراپی ئەوانە چییە جا لەگەڵەوەشە ئەنجومەنی پارێزکە بەدەست گۆڕانێ بۆچی نیانەنێ خێران پێەکەن با بڕم بەلای غازەکەیانەوە غاز نییە هیچ شتێ نییە یا مەعاج بەسە مانگ جارێکەیە وایانە ناتوانم بڵێم وایە نەمڕێی نادەم میتر هەوا خۆی بخۆی خۆش بێت ئێمە هیوادارین قوتەکان بە جوانی چۆ دەشوێنی خۆی هیچ نەگۆڕا هیچ عیبێشی بەڵێ بەڕێزان ئێمە لێرە بە شێوەیە کڕی خۆمان ناداین ئێمە خزمەتیەوەکەین ئێوە سەرنجی خۆتان نەبێ لە سەر یەکتر فەرموو بڵێ بەڵێ کێ ماڵێگەرە بەڵێ بەرزان دیارە هاوکارانم لە کۆنتۆرۆل باسی بێن ئەنکۆ ناوبەرێکی کورت پشتین گەم دلڤێرە خزمەتەوە وەلە بەرزان پرسێکی تریش هەیە کە ئەمڕۆ بوا بڵاو کردێتەوە کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەڕێکەوتۆن بوو کۆبانێ بۆ ئەوەی ملبەملی شەڕبانان لەوێ شەڕ بکەن دژی داعش بێگومان لە کۆبانە ئەزمەیەکی زۆر خراپی لەسەرە لێ پرسا گرنگە بە گەل و چوونە هێزا پێشمەرگەی کوردستانی گەلێک جاران ژە عالیە محللان بێ لێکدانین جودابوو تێتێکردن حکوومەتە تورکیا سەرکوێزیرین تورکیا دەبێژە کو هێزا پێشمەرگە و ئارتشە ئازاد دەبێت شینا داعش و شینا ئارتشە ئەسەد و شینا پەکێکی معناوان ینی شەڕوانی نیە پەکێکی vegirît ev lê dwana Dawotoğlu taçan metirsiyel ser hende ke fi'len şervanî niye peygene bi salan kantona Kobanê çil tiştek roja berxwe didin hêzaka Kurdan e li wer berxwe didin deverên Kurdan diparêzin taqî mavîl serveyekî çand e taçan giring e pişta vê siyasetê bête xandin ku ev xujîk sibehî nebîte sedema qeyraneke dijwar ku Kurdan bi Kurdan bikarbînin dijî hevdû ji bo parastina berjewendî û ecendayên welatên derdor bû taybetî Tirkiye ke درێژەیە دیروکە هەیە نها قەت قبول نەکیە ستاتو و ئەزمونێکی کوردان هەبیت دنەهاژیدا vەیەکێ مەترسی زانێتەشان گرنگە ئەvێژی نەبیتە قەیران مستەقبەلیدا ئالیێن کوردان باش تەف بگێرن بەڵێ ئەحمەد لە هەولێرەوە سلام علیکم عەلەیکم ئەسەلام چۆن کاک شۆن باشی ئەس هەکارم کاک ئەحمەد سەر چاوە کاک هەکار دوباره چند گوتمە ئەوە بۆ بەیانیانێت دوبارە ناکەنەوە وەڵام دەست نەکەوت لەبەر بەرنامە شبکو بەرنامە زیندیە هەشتی سبێژی جارێکی دن بەرنامە ڕۆژانێت نارتی هەیە بەرنامەکی گرنگە و فترابێ تەغیرات دێنەکردن وەختیدا و ئەس بوارم دێ بدلێتە بیت کەرەمکە دەربارەی قەیرانیش من پێم وایە ئەو قەیرانانە بە یاسا هەل ئەبیتن بەداخەوە خەلکی ئێمەش من پێم وایە خەتای حکوومەت نییە لە سەدانەوەتی ئەمە قانونمان ناوێت بە قانون رازی نین لەبەر ئەوەیە ئەو قەیرانانە ئەگەر تەماشای نێژش بکەیت کاکە هەکار لە زمانی پێغەمبەریش کارێن خۆ نەبکە ملت لە خوای ئەترسیە لە پێغەمبەر ئەترسان چونکو پێغەمبەر دەستی دژ و گەندەلەکان ئەبری ئەیان کوشت قانونی جێبەجێ کرد ئێستا کەس بۆ ئێمە نییە لەبەر ئەوەیە بەڵێ فەریق لە شارە زۆرەوە ئەم کاتەوە باربڕێکگان هەموو کاتێک دەستخۆشی بەنامەکە لەگەم پێم وایە قەیرانە دروستکراوە ئەمە یەک من داوا لە خەڵکی کوردستانەکەم بەڕاستی خەڵکی کوردستان شەڕ لەگەڵم فیزباناکە خەڵکی فەقیر ڕۆژان لەسەر ئەم فیزباناکە داوا لە خەڵکەکەم بەڕاستی ئێمە کۆتایی پێ بێنن یعنی ئێمە بەڕاستی دیرۆدەی هەموو دەربێک و ململانەی حیزبی و سیاسی بین کەچی خەڵکیش دۆ بکەناڵە ئێوە محامی ئەم حیزبەکە و محامی ئەم حیزبەکە بەڕاستی ئەمە خەڵک باواز لەمە بێنێ دووەم شتیش من پێم وایە ڕێگەی ساڵی ئینتیفاضەکەیە هەر حیزبێ بەلای خۆیان لایەدا هەر حیزبێ وەسوی حیزبەکەی خۆیەکە هەر حیزبێ ڕێگەڵی ئینتیفاضەکەیە من پێم وایە ئەبێ خەڵکی کوردستان نەبێتە محامی حیزبەکان هەر کەس خراپە بڵێ خراپە دەنگی پێمەدە بەڕاستی من لە کۆتایە دەستخۆشی لە هێناڕتیەکەم هیوادارم
بەرنامەی باشتر پێشکەشکەم بە خەڵکی کوردستان ڕاستەکان بە خەڵکی کوردستان بڵێ زۆر سوپاسانەکەم. وەلی سپاس بۆ تۆ ڕاحیم لە سلێمانیەوە. بڵێ کاک ڕاحیم فەرموو. مرحبا بڵێ ڕێزم. سەر چاوم. قوربانێدم. فەرموو. بڵێ ڕێزم. فەرموو قسەی خودت کە جێم لێتە. ئەلو. ئەلو بەخوا جێم لێتە فەرموو. باسي على تيسو وانا قصدي زو راس زو حقيقة باشا او بالادريك كان جوابي يعني كنت والله ونعرف قصد ورا مريدو امو او كان والله باشا حتى يشوفي باسي لك حكم بالبوغات ابو شابو كان ابو امش ابو لو تي بدي او شغل على مشاهده حكم نخاف ولا شو نخاف كثير ما وقال له بس عمل لو دي عالمي والله على خالد جاي كده حكم عليه كل سنه يعني او على ما الشعب او على ما تعشيرات الحكم ضبط اصلا بەڵێ بەرزان مەسەلە ئیدارەکردنی وڵات ئیدارەکردنی وڵات پێشتر بەدەستی دوو حزب بوو ئێستا 5 حزب بەڕێوە بن 5 حزب ئیدارەیە وڵاتە بن دەهان حزبی تریش لە دەرەوە ئەم حزبانە کە نەتوانیوە کورسی پارلەمانی بێن ئەوانیش کار و چاڵێکی خۆیەکەن حزبایەتی و حزبایەتیکردن لە کوردستانە چۆن نەبینن ئایا حزبایەتیکردن لە کوردستانە لە پێناو زیاتر ئەوەیە کە خزمەتی کۆمەلگا و پێشخستنی کۆمەلگا و چارەسەرکردنی کێشە و کێمەکۆسەکانی خەڵک بکرێ ئەن حزبایەتی لە کوردستانە ئەوە کە بە هەر شێوەیەک بێ ئیستیغلالی ڕەوشێک بکەی ئیستیغلالی هەلومەرجێ بکەی پرۆپاگاندایەکی بەخوات بچیتە دەسەڵاتەوە کە چوتە دەسەڵاتەوەی تر لە چارچەی بەرژەوەندی و میزاجی خۆت تەعامل بکەی زۆر جار مەسەلەن پەرلەمانتەران گلەیەکەن یاسا لە پەرلەماندارە چ حکوومەتە و خۆی جێبەجێ ناکا حکوومەت گلەیە کە زۆر جار دەستێوەردان هەیە بەرپرسەکان وەزیرەکان دەسەڵاتێکی مطلقیان نییە ئەگەر عازی مەکتەب سیاسیەکانە بێ بەرحال ئەو فۆرمە سیاسی لە کوردستانە جێبەجێ کرێ لە ئەم حیزبەیە بێگومان چوتە ناو حکوومەتیشەوە حکوومەتی داراکرێ تاچان فعلا لە خزمەتی بەرژەوەندی گشتیدایە تاچان یەکتر قبولکردن لە پێناو بەرژەوەندی گشتیتیا هەیە بەڵێ زانا لە سلێمانیەوە ئێوارە باش بەڕێز سەر چاوم باش بەڕێز کای زانە سەر چاوم دەخۆشی بەرنامەت ئەم سپاس بۆ بەڕێست بەڵێ بەسەبارە مەقەرانی کێشا دوور وەڵی بەڕاستی ئێمە چەند ساڵە 20 ساڵە بووم قەیرانەوە ناڵی هەر جارێ ئاژ نییە جارە غاز نییە جارە بینی کارەبا نییە جارە بەنزین نییە بەڕاستی خەڵک بە زۆرێ دەکەوت تاقەتی لەخۆی نەماوە 20 ساڵە ئەم دوو حیزبەکارێکیان بۆ خەفەت دووە ئیسراحەتیان نەماوە بۆ ئاکەن بۆ لا لە خەڵکی تەقی ناکەنەوە بۆ معاش لە کاتی خۆیان نایەن بۆ ڕای لە پێشمەرگە ناکەنەوە ئەوە تا پێشمەرگە بەسکی بکەوە شەڕی پێکەن و معاشی نایەنە بۆ سەبەب چییە بۆ غازمەندە بۆ ئەم هەموو سەربەکە بۆ شۆ بن دوای ئەو باسی گۆڕانەکەن من پێوانێ گۆڕانشی نەکرد بەڕاستی زۆر کردووە 20 ساڵ ئەم حیزبانە ئەیخۆن با گۆڕان ئەنجومەنی ڕەحافەزانێ وەکو باوەیە بۆ نەکرێت 20 ساڵ ئەمانێ خۆن با 4 ساڵش ئەو دێخوا بابزان چیەکە با 4 ساڵ ڕاکێن ئەمێ 20 ساڵ ئەمە داکەکەنەوە با 4 ساڵش ئەو دێخوا خۆتی چی ئابێ بابزان دڵنیان گۆڕان سەکەوێ هیزەکات لە خەڵکی فەقیرەکاتەوە شتی باشەکات بەڵام هەتا ئەمان لەسەر دڵنیا بە هیچ بە زۆر خاترە بێت بەڵێ ئیتر بە تایبەتی لە ئەنگرانی سێ حەزبە سەرەکیەکی کوردستانەوە لێ من زۆر باشم ئەوە لێ من زۆر باشمەوە لێ من زۆر باشم لەسەر عادی واقعمە هەیە حتا ملایەنەکانیش تەزبیتیەوەکەن کە فعلەن باشن و یەکتر قبولەکەن بەرپرسەرەتی ئەزمەکان هەلەگرن لە کاتێک کە خۆیان بەرپرسن سەرتیپ لە نەرویج لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە ئێوارە باش کاکاوکەرگیان سەر چاوم سڵاو و ڕێزی سەرتی بۆ هەر لە نەرویج دووڵاتەوە هەتا گاتە نەرویجی هەتا گاتە کوردستانی شیرین بۆ NRT بە شەرەف و دەنگی وجدان زۆر سپاس بە قوربان کاکاوکەرگیان من یەک جیاوازی ئەەکەم بۆ قسەکەی ئەو برادەرە کە لە نەرویجەوە زەنگی لێدا جیاوازی ئەەکەم لە بینی ژانی نەرویج و خەڵکی سیستەمی نەرویج و کوردستان و کۆتایی بێدێنم لە وڵاتی نەرویج هەموو تاکێکی ئەم وڵاتە ئێوارە دادێ لە ڕێگەی سایتێکەوە ئاگادارە بێ لە فرۆشتنی نەوت و هەر کەرەستەیەکە ئەم حکوومەتە وەکو مۆزەف کاری لەسەرەکە بەڵام ئایا با خەڵکی کوردستان ئەو پرسیار لە خۆی بکە ئایا هەتا ئێستاش ئەندام پەرلەمان ئەزانێت کە نەوت چۆنە فرۆشێ ئەو وڵاتە بە چۆن بەڕێوە ئەچێ ئەگەر ئەو پرسیاران لە خۆیان کرد با باوکی ئەو نازام ناویچ بوو ئەو عزیزە کە زەنگی لێدان لە نەرجۆ بەداخەوە ئێمەی کورد ئاواین تۆ لە وڵاتێکی سیستماتیکە هێشتا دیفاع لە گەندەڵەکەی آخر قڕ بەسەرم مالکی چی بۆ عەرب کردووە ئەوانە کۆمەڵک دزن پێکەوە ناخۆ مالکیش خزمەتی عەرەبەکەی نەکرد خەڵکی عەرب مردون لە برسانیش هیچیان لە کوردەکە ئەوانش لە کوردەکە بەدبەختترن ئێمە هەردووکمان بەدبەختی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست سەرکردەی دز و گەندەڵی بریتانیاوە مردوین بەڕاستی بەڵێ علی لە بریتانیا لە ڤیدیۆ سکایپەوە بزانم کاک علی فەرموو علیش لە ڕێی تەلەفۆنیەوە فەرمووە پێم پێشتریش هەر پەیوەندی کردووە لاڵمە تەلەفۆنەوە کاتە باش بەڕێزم باڵێ سەر چاو
سپاس بۆ تۆ سپاس بۆ تەلەڤیزیۆنی NRT هەڵبەتە من ئەڵێم بابەتێکی زۆر جوانێ هەڵبژاردووە دەستی خۆش بێ قەیرانی کوردستان چێ بەرپرسیارە وەزام شتێکی ئاوایە من ئەڵێم ئەگەر مەجالم هەبێ قسە بکەم ئەڵێم خەڵکی کوردستان فکر تا چوو شەڕەپە ڕۆتانە کرد خەڵکی کوردستان ئێوە نەبوون شەڕەتە قۆتانە کرد لە فەوڵەکە خەڵکی کوردستان ئێوە نەبوون شەڕێ فەوز و زەرتانە کرد ئەی بۆ ئیسا هەڵاتە سەر پێ بڵێن ئەوانەی کە شەڕەتە قۆیانە کرد بڵێن ئادەی پارێزگای سلێمانی بۆ ئەوە لە تەخیر بوو ئادەی بۆ لەتانتوانی پارێزگایکی بۆ سلێمانی دانێن بەڕاستی من ئەڵێم لێرەوە بە خەڵکی کوردستان خۆتان تاوانبارن دەسەڵاتی یەکێتی و پارتی هەرچی بکە بەسەرتانە مستحقن لەبەرەوەی ئێوە شەڕەتە ڕۆتانە کرد لە کوردستانە بۆیان ئێوە هەڵپەڕی بۆیان ئێوە سەرچۆپیتان کرد بۆیان دووبارە سێبارە سپاس دەکەم بەڵێ بەرزان وەکو خۆتان ئێرە مینبەری ڕاستەقینەی خۆتان هەر کەسێک ئازادە سەرنجی خۆی چوونی شەمدا بەڵام لە چارچەوەی کرد توندیش بیتر سەرنجە گەلێک جارەتە دیت کەسێک تووڕە بۆ دلی پڕات و زەیتون قسە دەکە بەڵام کۆمەڵێک تەشیر کۆمەڵ لە مەساڵە بەکارنێنرێ بەدیعا لە ئەڵڵای پێم وایە دوو پەیوەندیمان هەبووە لە ئەڵڵای بەڵێ چۆنی برا بەڕێزەکەم سەر چاو دەستخۆشیە بەرنامە لە یەکەم بەڵێ خاتون سپاس زۆر سپاس بە قوربانتەوەری ئەمڕۆ لا هینەی قەیرانی هیگرانی و پارە و مارە ئەو شتانەیە پارە هەمووی لە لای مەسعود بەرزانێ و لای نەوشیروانە و پارەکەی ئەوە تا لە تورکیا داناوە بۆ ناهێنێتوانێ بیا بە فەقیر و هەژار و بۆ ناهێنێتوانێ بیا بە پێشمەرکەی داما و بە برسێتی و بە تونێتی و بە سەرما و بە گەرما لەبەر ئەو شەڕام تەزویر نەکا بۆ ژنەکەی نێشیروان بەرزانی بە حەوەرە بە حەوت وەرەقە کۆمەڵێکشتی تایبەتە کە باس نەکەی باشترە فەرمەوە لەبەرەوە سەرروکی حکوومەت نظام چێوکی ڕخنە لێ بگە منیش بێژێرێ ناتوم ڕخنم لێ بگرە پێم مەبڕە هیوادارم نەوشیروان هەر ئەو نەوشیروانە بۆی قۆڵ هەڵ ماڵن ڕایان ماڵن چیتانە دەزێ بیکەن پارتی بکوژن چۆن ئێستا لە ڕوویە لە هەولێردا ئەنیشێت کە خانوێکیان بۆ کڕە بێلاک بە سێفە دەفتەر و لەگەڵەشدا وەرەقەیە چۆن ئێستا لە ڕووی لە هەولێردا ئەنیشێت نەوشیروان زۆر داوەچینە بۆ داڕزینە ببۆرە خاتون تکایە هی بەی شێوەیەکی ئێمە لێرە مەجال نادەین کۆمەڵی مستەڵح بڵێ داوەشی نظام چاوە قسەی بازاڕیە ئەمە بۆ ئینسانەکان بۆ سەرکردەکان بۆ هیچ کەسێ ناوترێ ئەمە شاشەیە ئەمە تەلەڤیزیۆنە قسە بۆ خەل ملیون کەس جێلێگرای کە ڕخنەیەکی تەبێت دلیشت پڕ بێ حەزەکێ لە لایەنێکیش بدەی نمونەت باپێ بێ سەرنج بێ ڕخنەی تۆندیش بێ بە چەکوچیش بێ چەکوچ بەڵام کۆمەڵی مستەڵحەیە تکایە لێرە شوێنیاو نییە هیوادارم جارێکی دیکەیەکیان بەڕێزە بەم شێوەیە مستەڵح هەر بەڕێزێک کۆنتڕۆل مستەڵح کۆمەڵی مستەڵح کە دوورە لە پرەنسیپ و ئەخلاقاتی ڕۆژەمەنووسی و ڕێزگرتن بەکاربێنێت تکایە دووبارە وەرنەگرن نەوزات لە کەرکووکەوە کاگەرکانم کاتت باش سەر چاوم کاگەرگام قەیرانم بەڵێ دروستکرا و نەکات دروستکرا سیناڕۆیشە دوای مەسەیسا گۆڕا خەینا وەزای دارەی وەرگرت با وەزای بارەی قاسەکەی وەکتەنەکەی بەتاڵ هیچ شتیانێ بوو وەریگرت باوەری نەگردایە هەتا پارەی و نەوتانیان هاوریانکردنە و قاسەیەوە دوای سا لە وەزارەی دارایی لە بەغدا عینە پارتی وەریگردووە یان بۆچی وەریگردووە کە پارێکیانێ دەفەرمو با پارەکە برێندەی تا وەزای دارەی بەدەست پارتیەوە تا بابینێن پارەکە بە خوڕا حانەگەزانی نەخۆشی کولێرە دروستەکەن ئەڵێن ئەمە داعشم کولێری هاوردۆ بڵاوی کردێتە وەڵای ئەمە قەیرانە و سیناڕۆیە و وەڵای ئەو ملەتە سەرێشانە بۆ ملەتە مەشغوڵەکەن ئەم شەڕۆی شەدە پانسانەتر ئەخایەنێ تەمەنی خوا درێژەکەن و بۆم داعش و مەعەشەوە وەڵای باشە نەوتەوا فرۆشان لە تورکیا بۆ پارەکەی نارخۆ بەس 10 ساڵی فەرمەبەرانی کوردستانەکە دەبا دەیان قەرزکە ملێنێک دینار ملیارێک لە تورکیا خەرکەن ملیارێک لە ئێران خەرکەن بابی دەناو خەڵکە ئەگەر ڕاستەکە نەمانە وەڵای کشی ترۆکەن ئەوەی بیچ ملەتە بەلایەنەوە بەڵێ مەسەلەی قەرزیش باسەکرێت کە هەرمی کوردستان هەوڵی بێگومان قسەی لەسەرەوەش کراوە کە قەرز بکرێت لە دەرەوە لەبەر چارەسەرکردنی ئەو ئەزمەیەکە لێ کوردستان هەیە بێگومان بەڕێزان خۆتان نەزانن هەرمی کوردستان باسیەوەکە کە حکوومەتی عێراق قەیرانی ئەبووری لە هەرمی کوردستان دروست کردووە بۆ جەبرێ جەنابی ئەو سەرۆکە زیرانی ئێستا عەبادی کە هاتووە ئەویش ئەڵێ قاسەکەم خاڵیە ئیتر پارەی تیانی و ئەزمەی پارەی لەوێشەیە هانی بۆ حکوومەتی بچێ بۆ حکوومەتی دیکەشیش قاسێکی خاڵی ماڵێکی وێران بەجێڵێ بەڵێ کێمان لەگەرە عومەرمان لەگەرە لەو لێرەوە باش کاکە کاک سەر چام کاک عومەر باش بەڕێز دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سوپاس بوو بەڕێستان بەڵێ ئێستا هەموو تاکێکی کورد دەزانی کە وەزەی ئابووری هەرێمی کوردستان لە خراپترین دۆخدایە بەڵێ ئەو وەزای ئێستا کە هاوڵاتیانی کورداتەوە بەهۆی بەردەستەکانی کورد بە بەهۆی ململانە تاکە کەسەکان بووە لەگەڵ حکوومەتی عێراقی بۆی دۆستە گەندەڵەکانی کە لە
کە لە ڕێگەی تورکیاوە ئەو نەفتە دەفرۆشێ ئەوەندەی کە لایەنی تورکیا سوودماندا لە نەفتەکەی ئەوەندە خۆمان سوودمەند نینە لە نەفتەکەی هەر ئەو هۆش بۆ کە بۆتەوەی بڕینی بوو 170 و ئێستاش کە حکوومەت ئێرە بتی قەرز بکات لە وڵاتان. بەڵێ ئێمەش لێرە یەک ئەومان هەیە کە پێشتر ئۆپسیۆن لە سلێمانی کە عەبدەی شوبات کە خەڵک پارەی لە بەرچیدا بوو کە داهاتە سەجادەیکە نەگەوە ئەچۆچی ئەوڕۆ خراپ کەسی ئێستا نەکەس پارەی لە بەرچیە خراپترین دۆخە بەس نازان بۆ بەڵێ پێتۆنەیە بەرزانەکە ئۆپۆزیسیۆن هەبە لە کوردستانەوە کوجاران ڕەوشەکە بەم شێوەیە بوو خۆ پیشاندان نەکرێەوە کوجاران کە کەمترین ئەزمە دروست بوو ئێعلامەکانیان یەک دنیا راپۆرت و ریپۆرتاژ و بەدواداچن و خۆ پیشاندان و گربوونەوە تا دوایی پێتۆنانەیە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەی بەهێز لە کوردستانە کە هەمویان لە ناو دەسەڵاتن ئەمەش بخۆی یەکێکە لەوەی کە پەردەبووشی کۆمەڵێکی ئاڕاستی جیاواز بکرێ کۆمەڵی مجاملات یەکتر بکەن حزابەکانی ناو حکوومەت و دواتر خێڵی زەرەرمان بێ ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە بە ئایا ئەو قەیرانەکە هەیە زیاتر توێژینەوە و بە دوواداچوونی مانتەقی بۆ سەر ناکە کە ڕەهەندە جیاوازەکان و ئەسبابەکانی بزانێ ڕایگشتی فەرمان لە سوورانەوە باشی بەڕێز کای فەرمان سەرچاوم بەڵێ فەرمان لە سوورانەوە لەسەر خەتی ئەلۆ کای فەرمان قسە بکە تو زێ دەنگی بەرزکەوە فەرموو هیچ ولی تماشاوانی نجاح دیاره داویا برنامه لور هم دبیجین گلو اف قیران کردستانی هنف قیرانه کی سببه چا بین چاره سر کردن بگو من ولاتا که نوا جرگ روشالاتا ناوین و جرگ روشالاتا ناوین کلید شر و شیق و ململانت مذهبی و طایفی و نتوی حتی داویه ملت کرجی اکید که امتازور ده چریز کدوی نکبت که برکبن لتاشان گرینگه دەسەڵاتدارین هەرێمێ خوددانین ئیراده و سیستەمێکە بەهێزێ چاواتیە پرێڤەبرنە وڵاتی بن تەعاملەوان گەل دەرەوە و گەل ناوخۆت گەل هەفتول سەر ئەساسێ دروستکردنا کۆمدەنگی و دروستکردنا نەخشەڕێیە چاواتیە خزمەتکردنا خەڵکی بیت یان بڤی ئەوێ هەرێک مزاجەخ و هەرێک بێژیت ئیل ئەس بێ بکەم ئەس باشترم و ئەس مەزنترم و تڤی هەندە دەسەڵات من هەبیت دیمایەکێژی خەلی زەرەرمان بێت هەر چاوە بیت ئەمێ بیدارین سەرنجی خەڵکی کوردستان گەشت بێت گەلو لە کوردستانەوە ئەزماتانەی دروستە بن لە چ سەرچی ئاساس دروستە ئایا تأثیراتی ئەو گۆڕانکاریانەی لە عێراق و لە وڵاتانی دەوروبەر و ئەجنداکان و نەزانم چی ڕوادا یانیش بەشێک لەوەیە کە لە کوردستان تا ئێستا سیستەمێکی ئیداری منطقی زانستی بەقووەت و بەهێز نەبووە کە عەقلێکی تەکنوکرات عەقلێکی نیشتیمانی نەتەوەی ڕاستەقینە هەبێ کە ئیدارەی ئەم وڵات لە هەموو جمگەکان بکات لە سیاست لە ئابووری لە کۆمەڵاتی دوایی هەموو ئاراستەکان تاسە بینێ وێرە جارێکە دەم خزمەتاتکەنێ بەڕ باش